ئێرە زبڵدانی کانی قرژاڵەیە، گۆڕستانی زبڵی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. لێرەدا زبڵ و خاشاک بەدەم باهۆز و گەردەلوولەوە دەکەونە سەما و هەرچی نەخۆشی و پیسیە بۆ ناوشاری هەولێر و دەوروبەری دەگوازنەوە. ڕۆژانە مادە ژەهراوی و کیمیاییەکانی کانی قرژاڵە لەگەڵ دووکەڵی زبڵەکان لە سی و قورگمانەوە دەچنە خوار و تووشی نەخۆشی کوشەندەمان دەکات. ئەو شوێنە نزیکەی 15 کیلۆمەتر لە شاری هەولێر دوورە و نزیکەی کیلۆمەتر لە شەقامی سەرەکی دوورە. ئەو شوێنە لە 2003ەوە تاوەکو ئێستا نزیکەی 12 ساڵە زبڵی شاری هەولێر دێتە ئەو شوێنە. لەو شوێنە بە شێوەی سەرەتایی چارەسەری دەکرێت بە شێوەی داپۆشی. زۆر زانستی نییە، تەنها چارەسەرێکی سەرەتاییە، ئەوەش کاوەی کە ئەو زبڵ و خاشاکە دێتن ئێمە تەنها دەتوانین بە خۆڵ دای بپۆشین. ئەو خۆڵ داپۆشینش ئەوەیە کە ئەو زبڵ و خاشاکە ئەگەر بمینێتەوە زۆرە غازێک دروست دەکات، غازی میتان. ئەو غازە میتانە کە گەرمی لە ڕۆژ وەردەگرێت یاخود تاقەی وەردەگرێت دەبێتە کاربۆن دایۆکسید. کاربۆن دایۆکسید ئەو شێوازەی کە ئێستا نیشان دەدات ئەوە کاربۆن دایۆکسیدە. بۆی ئەو شێوازە دروست نەبێت. ئەو شێوازە مەترسیەکی یەکجار گەورەیە کە ئەو کاربۆن دایۆکسید گازێکی ژەهرە، ئەو گازە دروست بوو بە تاکید دەچێتە هەوا، دواتر ژینگەی دەوروبەر و ژینگەی شارەکان پیس دەکات. وەکو تێبینی کە خەڵک وا دەزانی دەسووتێندرێ، بەڵام سووتان نییە، تەنها غازەکەیە بە شێوازە دروست دەبێت. هاوینان کێشەمان زیاتر دەبیت، هاوینان بە حکمی ئەوەی کە گەرمایی زیاترە و ئەو کاربۆن دایۆکسیدەی باسمان کرد زیاتر دروست دەبی. ئەگەر ڕۆژانە دانەپۆشرێت ئەو کاربۆن دایۆکسیدە بە شێوەی دووکەڵ جارەیە دەگاتە سنتەری شارەکان. ئەوەی کە کێشەشمان هەیە زیاتر لە شارۆچکەی کانی قرژاڵەیە، ئەوەی کە زۆر نزیکە لێرە، بەڕاستی تەئسیرات و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیان دەبی. زۆرن ئەو منداڵ و پیا و ژنانەی هەموو ڕۆژێک لەناو ئەو زبڵدانە زەبەلە هەیکانی قرژاڵە بە شوێن پارویە گناندا دەگەڕێن. ئەوانە هەرگیز بیر لە بۆنی ناخۆش و زیانی زبڵەکان ناکەنەوە و تەنیا چاویان لەو پلاستیک و ئاسنە کۆنانەیە کە دەتوانن لە بازاڕەکاندا بیفرۆشن. ڕۆژانە بەلای کەمەوە زیاتر یعنی چۆن ئەڵێ لە چەند هزار کیلۆ لە زبڵ فڕێ ئەدرێتە نێو ئەکانی قرژاڵەوە. ئەم زەوڵە بێگومان کاریگەری لە زۆر ڕۆهەیە، یەکیان ئەوەیە کە کاتێ بە شێوازێکی تەندروست دانەپۆشرێ ئەو کاتە ئەتوانین بڵین کاریگەری هەیە لەسەر خاک بۆ داهاتوو ئەو خاکە کە دەبێت بە کشتتوکاڵ زیانێکی زۆر بە کشتتوکاڵ دەگەێنێت، چونکە بەشێکی زۆری ئەو مادانە مادەی پلاستیکن. ئەو مادە پلاستیکیانش کاتێکە دەکەونە ژێر زەویەوە، هەر کاتێک ڕەگی ڕووەکی پێگەیشت ئەو کاتە ناتوانێت لەوە زیاتر ڕۆچێ بەنێو زەویدا، ئەو کاتە ئەو ڕووەکانە وشک دەبنەوە. لە هەمان کاتدا لە ئایندە لەوانەیە ئەو شوێنە ببێ بە خانوو، هەمیشە ئەو کاتە ژێری دەبێ بە شوێنێک کە هەر بینایەکی لەسەر بنیاد بنرێت تووشی جۆرێک لە داڕمان دەبێت لە ئایندەدا، چونکە ئەو خاکە خاچێکی ئاسایی نابێت، چونکە هەڵکەنراوە پڕ کراوەتەوە دوجار داپۆشراوەتەوە. لە حاڵەتێکی تریشدا
هەندێک جار ئەو زبڵە دەسووتێنرێ سووتانی زبڵیش بێگومان مادەی دایۆکسینی لێ دەتە ئارە کە زۆر نەخۆشی مەترسیدار و کوشندە دێنێتە ئارە. بەردەم ماڵ و سەر شەقام و ناوبازاڕی هەولێر بووە بە کارگەیەکی بەرهەمهێنەری زبڵ و پاشماوەی خۆراک. دوای داخستنی دوکانەکان و نزیک قەڵای هەولێر قەڵایەک لە کارتۆن و پلاستیک و شوشە و خواردەمەنی بەجێ دەمێنێت. ئەمە دیمەنی بەردەم بازاڕی نیشتیمانە لە هەولێر کە هەموو شەوێک چەندین ئۆتۆمۆبیل و کارمەندی شارەوانی خەریکی پاکردنەوەی. ئەمە ئەو دیمەنەیە ئێمە شەوان نایبینین، بەڵام بەنگلادێشیەکان بەدەم گۆرانیەوە خاوێنی دەکەنەوە. بەیانیتان باش بەخێر بێن بۆ سەرکار. بیدایەت کە دەست پێ دەکەن دەستەوانە کە مامە هەموو شتێکتانە دەم بێ ئاگاتان لە خۆ دەوێت ئەو زبڵە پیسە تووشی نەخۆشیتان دەکا. ئیشەکەی ئێوە پیرۆزە، بەس تەندروستی ئێوەش ئەساسە بۆ ئێمە. زۆرتان ئاگا لە خۆ بێت ئەو ئیشەیە گۆ دەکەن پیسە پیسایی خەڵکە، هەتا پێتان بکرێت دوور بندەی. هەر سیارەیەک بەیانیان سعات 7 لە کۆمپانیا دەست بە ئیش دەکات و دەردەچێت بۆ ئەو شوێنە کە بۆی دیارکراوە زبڵ پاژماوەی کۆکاتەوە کە کۆی کردەوە. اینجا دێت ئێمە محەتەیەکی سانەویمان هەیە، دێت لێرە بەتاڵی دەکات. ترێلەی گەورەمان هەیە، هەر ترێلەیەک نزیکەی 8 سیارەی بچووکە گرێت کە دەکاتە 12 بۆ 13 تەن زبڵ کۆ دەکاتەوەش کە دێت لێرە لەم حتە سانەی سیارە بچووکە کە بەتاڵەکە سیارە گەورەکە لە ژێرە و ڕاوەستاوە سیارە وا دەکات کە زبڵەکە کەمتر بێتەوە قەبارەی کەپسی یەکات. زبڵ و خاشاک خۆی لە خۆیدا بە وشەیەک لە وشەکان گوتراوە پارەیە. یعنی وڵاتێکی وەکو نەرویج ساڵانە زبڵ و خاشاک لە سوید و لە فنلەندا دەکڕێتەوە بۆ ئەوەی کە دووبارە بەکاری بێنێتەوە، چونکە زبڵ دوجار پێکاتەوە یا لە مادە ئۆرگانیەکان یاخود پێکاتەوە لە پلاستیک یان مادەی شوشە یاخود تەختای یاخود کاغەز. هەموو ئەمانە پێمان دەڵێن کە ئەم مادانە جیا ئەکرێتەوە لە یەکتر هەر لە ماڵەوە جیا دەکرێتەوە و دوجار دروست دەکرێتەوە جارێکی تر. ئەمەش مەرحەلەیەکە لە کۆکردنەوەی پاژماوە. بەیانیان کە گوتمان پاژماوەی ماڵەکان کۆ دەکرێتەوە، هایتمان سوپەرمارکێت و مۆڵەکان کە کارتۆن و نایلۆنیان هەیە بەجیا دادنێن بۆ ئێمە، تەبلیغمان کردو کە بەجیا بۆمان دابنێن. سیارەی تایبەتمان هەیە کە دەچێت تەنها ئەو نایلۆن و کارتۆنە بار دەکاتن بە جودا، کە دەیهێنێت ئەمەش بۆ مەحەتەیە لێرە لێک جودا دەکرێتەوە. نایلۆنەکە بەجیا و کارتۆنەکە بەجیا دەکرێتە ناو ئەو کابیسەیە. لەو کابیسەیەدا تقریبان ئەگەر قەبارەکەی پێشتر 10 مەتر بێتن دەکرێت بە مەتر بە 2 مەتر، واتە چەند باڵەیەک دروست دەکرێت کە کێشی هەرێکیان نزیکەی 1000 کیلۆیە. ئەوە ئیسفادەی لێ دەکرێت بۆ ماوادی سەرەتای بۆ دروستکردن نایلۆن و کارتۆن، بەڵام بەداخەوە لە وڵاتەکەیمە ئەو کارخانەیە نییە کە ئیسفادە نەوەکرێت بۆی دەنێرێتە دەرەوەی وڵات، لەوێ ئیسفاد دوبارە بۆمان دێتەوە. نزیکەی لە 150 خاشاک و پاشماوەی هەرێمی کوردستان بریتە لە مادە ئۆرگانەکان. ئەمەش ئەوە دەسەلمێنەیە کە هێشتا ئێمە فێری ئەوەش نەبووینە خواردن بەشی خۆمان دروستکەین و فڕێ نەدەین. کەواتە ئەتوانین ئێمە لە بەردەمی ماڵەکانە لە نێو گەڕەکەکاندا دوو جۆر حاویەمانە بێ، حاویەک لەم قۆناغە
بۆ مادە وشکەکان حاویەکیان بۆ مادە ئۆرگانەکان کە بریتە لە پاشماوەی خۆراکەکان بەم شێوازە دەتوانین بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ خاشاکە بکەین وەکو وڵاتە پێشکەوتوکە. لە ڕێگای پرۆژەیەکەوە کە 4 کۆمپانیا ئەنجامی دەدەن ئەرچی کۆکردنەوە گواستنەوەیە و مانگانەش 2 ملیار و 600 میلیۆن دینار مانگانە حکوومەت دەیدا بەو کۆمپانیایانە. لێرەش لە ڕێگای پرۆژەیەکی تایبەت کە باسم کرد مانگانە 75 میلیۆن دینار حکوومەت دابینی دەکات بۆ داپۆشینی ئەو زبڵ و خاشاکە. حکومەتی هەرێمی کوردستان لە دهۆک ڕیسایکلی داناوە لە سلێمانیش بۆ ڕیسایکلکردن و کەمکردنەوەی زبڵ بۆ هەر تۆنێک 18 دۆلار.5 و با کۆمپانیایەکی فەڕەنسی دەدات. بەڵام لە پایتەختی هەرێمی کوردستان کە زیاترین زبڵی تێدایە ڕیسایکلکردن شتێکی غەریب و نامۆیە.